ئازیزان خۆشەویستان سڵای خۆتان لێبێت بەڕێزان خۆشەویستەکانم خۆم بە بەختیارەزانم ئەم شێویش هاتمەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی بەرنامەکەتان بەرنامەی ئاوازی مە لە هەڵقەیەک و بڕگەیەکی تازەترە ئەم بڕگەی ئەم شەو ئەم هەڵقەی ئەم شەو تایبەتە بە هەڵگیرسانی مۆمی دووەمی تەمەنی ئەم کەناڵە بەڕێزە کەناڵی دیمەن پێ ئەنێتە دووەم ساڵی تەمەنیەوە بۆ ئومێدەی ئێمەش و کەناڵەکە بتوانین لە بەرامبەر ئێوەی ئازیز و خۆشەویستی بینەرە خزمەتکار بین بتوانین خزمەت بە هونەر و کولتوری گەلەکەمان بکەین. هیوای سەرکەوتن بۆ ئێوە شەخوازم لەگەڵ بەردەوامی بۆ کەناڵەکە و بۆ هەموو لایەک. خۆشەویستان ئازیزان، میوانانی ئەم شەومان دوو هونەرمەندی دەنگخۆشی دەنگبێژی کوردەواری و دوو هونەرمەندی ئازیز و خۆشەویستی گەنجن. با بفەرمون بۆ ئێرە هونەرمەند کاک گۆرانی ئینزبات با فەرمێ. کاک گۆرانجان بەخێر بی. ئێوارە باش وازان بژبی بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران هەر پێ دەڵێن ئینزبات. ئەمە دەسەڵات نییە. ملازم عومەر تا ئێستا ملازم عومەرە هەتا ئەم دەقەیە پێشمەرگەکانی بوون بە وەزیر و بەشکە خوێر ملازمە. یاخوا بەخێر بی چاوەکەم فەرمودان شێمە خزمەتان. هونەرمەند کاکە نێچیر هەورامی با فەرمە بۆ ئێرە. کاک نێچیرجان لە من باشتر قسەی سۆرانیەکەیت بۆ هەورامی ینی بۆ چێ بزاراوەی من باشتر قساکەیت. یاخوا بەخێر بن فەرمون. بەڵێ خۆشەویستان عەزیزەکانی من، ئەم شەو دوومیانە بەڕێزە ئامادەیان هەیە لێرە بۆ پێشکەشکردنی هونەری گۆرانی کوردی. دەستخۆشبوون لە ستافی ژەنارەکانەکەم ئەو بەڕێزانە کە ئەم شەو بەشداریەکەن لەم بەرنامەیە. بەخێر بن هەموو لایەک، خۆشحاڵین بە هاتنتان بۆ ئەم بەرنامەیە. هەروەها گروپی هەڵپەرچەی ئەستێرەکان بە سەرپەرشتی مامۆستا ڕێبوار، ئێوەش بەخێر بێن. ئەم شەو هونەرمەندەکانمان میلین بزانم چۆن تەپوتۆز بەرزەکەنەوە لەو سەر زەویە بتان بینین. یاخوا بەخێر بن هەموو لایەک. ئەتوان بە مایکەکە قسەم لەگەڵکەن. کاک گۆرانجان بەر لەو بچێنە ناو میوزیک و گۆرانیوانە جەنابەت کاتی ئەم کاروانسەرایەت بینی. ئەم دیوانسەرایە کاروانسەرا جاری جاران لە کەناری شارەکانە دروست دەکرا بە خۆتان دەزانن. خەڵکی دیهاتەکان، خەڵکی ڕێبوار و مسافیر کە دەهاتن وڵاخەکان بارەکانیان لە کاروانسەرەکە دادەنا بۆ خۆیان دەچون ناو شار و شارۆچکانی ئیشوکاری خۆیان دەکرد. ئەمە جۆری کاروانسەرا. دیوانسەرا هەر لە ناو کاروانسەرایە دیوەخانێکی گەورە، چەند ئۆتاقێکی تایە، چەند ژوورێکی تایەکیان لە هەمویان ئیبراستر و گەورەترە پێڵن دیوانسەرا. لێرە هەردوویکی هەیە بۆ خۆ دەزانی ئەوەتانە لە سەرەوە دیوانسەرا لە خوارەوە کاروانسەرا. ئەم دیمەنە شیرینە دێرینە چیت بیر ئەخاتەوە؟ چ کۆمنتێکت هەیە بۆ ئەم دیمەنە؟ بەڵێ سەرەتا بە ناوی خوای گەورە دەستخۆشی لە جەناب دەکەم بۆ پێشکەشکردنی ئەم بەرنامە جوانە کە بەرنمەیەکی فۆلکلۆر و کللتوریە. هیوادارم هەمیشە سەرکەوتوو بێ و کارەکانی ترێ بە پشتیوانیەوە. سپاس. وە پشتیوانی لەم کەناڵە بە ڕێزە ئەەکەم. ئومێدەوارم کە کارەکانیان زیاتر پەرە پێبن بۆ خزمەتکردنی کللتور و هونەر لە شاری سلێمانیا. لە ڕاستیە من کە هاتم و ئەم دیمەنە جوانم بینی مۆرچێکی کوردی پێوەیە و ئارامی بە دڵمانە بەخشێت، چونکە ئێمە لە کۆنەوە لەگەڵ ئەم نەریتەیە ڕاهاتوین، بە تایبەتی کە لەگە ڕێکێکی کۆنی شاری سلێمانیە بۆ ئێمە جێگەی فەخر و شانازیە. ئەم گەڕەکەی چێکە لە گەڕەکە دێرینەکان و ئەم مۆرکە کوردی و کللتوریە جوانی پێوەیە. بەڕاستی مای دڵخۆشی ئومێدەوارم کە گەڕەکەەکانی تریش کە ئەو چێژە کولتوری و مۆرکە فەرهەنگی و کللتوری پێوەیە بپارێزرێ و بە دوور بێ لە دەستی ئەوانەی کە ئێڕوخێن. پێت وایە لێرەوە حەقە دەستخۆشبوونێک لە کەسایەتی ناودار کاک زاهیری کەریمە ڕەش بکەین کە زۆرێک لە خان و دێرینەکانی کڕیوەتەوە و
بەعینەن تیراز و بەعینەن شێوازی جاری جاران بە شێوە کۆلتوریەکەی خۆی دروستی کردوتەوانە ئەگەر چی ئەو ڕەنگە بەرژەوەندیەک لە پشتیەوە هەبێت بەڵام گرنگ ئەوەیە ڕسەنایەتەکەی پاراستووە خۆزگە هەموو دەوڵەمەندەکان چاوان لەو کردایە لەو کولتورە بەردەوام بوونایەوەوانش جابەجار چەند بینایکی ئەویان جوام کردایە حەقی دەستخۆشبوونی هەیە کاکزای حەقی دەستخۆشبوونی هەیە ئەو بەڕێزەی شو هەر بەڕێزێکی تری شوەر کەسایەتێکی تریش کە ئامانج و بیرکردنەوە و ئاراستەی کارکردنی ئەوەیە لەسەر پاراستنی شوێنەوار و کللتور و هەروەها ئەم فەرهەنگە جوانە کوردی سپاس بۆ تۆش بەڵێ خۆشەویستان ئێمە پەیوەندی بێمەوە نییە باسکردن لەسەر ئەم بوارە بەڵام ئێمە ژۆک هاوڵاتیەک حەقێکمان هەیە مافێکمان هەیە کە داکۆچی بکەین لە ڕسەنایەتی شارەکەمان لە زمانەکەمان لە کولتورەکەمان لە هونەرەکەمان لە مێژۆکەشمان بزانین لە زمانیش بەڵێ بزانین کاکە نێچیر کاک نەشیر جەنابێ چەند جار هەولێرە دیوە هەولێر وەڵا زۆرە دیوە لەم هەفتەیە دوو جار ڕۆشتم تۆ ئاواتەخوازیت گەڕەکە دێرینەکانی هەولێر کە بە کەرپوچ و خۆیان دەڵن بە خشت لەم خشتانە خشتی چوار گۆشە و لا کێشە خشتی گڵی سوور کە لە کوورەی خشتا سوور دەکرا دەکرێت زۆرێک ماوە بەڵام لە ئێستا پێم وایە چۆڵ کراوە نازانم دەکرێتە چ پرۆژەیەک تۆ حەز دەکەی ئەو گەڕەکانە دروستکردنەوە عینەن تیرازی قەدیم عینەن شێوازی جاران بێگومان سەرەتا دەستخۆشی پرۆگرامەکەت لێکم ئەوە گومانیتیانە بەڕێستان لە هەر بوارێکە ئیشتان کردبێت گۆرانی بێ یا شاعر بێ یا پرۆگرام بێ جدەستی خۆت دیارە پرۆگرامی ئاوازێمەش بەڕاستی پرۆگرامێکی زۆر جوان و کوردەواریە ئەم شەو پێی گەورەتر بووم لەگەڵ ئێوەی ئەزیز مامەسا گۆران و ئێوەی خۆشەویست کە لێرە ئامادە بووینی شەڵڵا پرۆگرامێکی جوان پێشکەش بە بینەر و بیسەر بکەین بێگومان هەموو کەس حەزەکە کە ئەو کللتورە جوانە بمێنێتەوە نمونەی ئەو بەڕێزە زۆر بێ کە ئێستا باست کرد بەڕاستی ئەم شتانە بە سەرمایەدارەکرێت بە فەقیرێ ناکرێت نمونەی ئەوانە زۆر بێت و بۆ ئەوی کوردەواری لە دەستنین دەست دەمت خۆش بێت سپاس ئێمەش دەنگی خۆمانەکەین پاڵدەنجی ئێوە بەڵێ بەڕێزان هیوادارین ئەو مۆرکە بمێنێت کوردستان بەشە کولتوریەکەی بمێنێ و پەرەی پێپسەندرێت لە ناو نەچێت هەموو شتێکی هاوچەرخ بوون جوانە ئەمما لەسەر ئەساسی ڕسەنایەتی خۆشەویستان ئەزانم حەستان لە گۆرانیە لە ئێستادا بچینە ناو گۆرانی مۆسیقاوە نازانم بۆ خۆتان کامتان حەزەکەن یەکەم کەس دابەزن مامۆستا گۆرانیش بە تەمەنیش و بە دەستپێکی هونەریش وادەم پێشە نابتە هەرچەند هەمووی برای یەشین بەڵێ خۆشەویستان کاک گۆران یەکەم بەرهەمتان پێشەشەکات ئێمە تەنها و تەنها ئەمانەوێت دڵی ئێوە خۆش بێت و بەرنامێکی جوان ئاراستە بکەین پێشکەش بکەین کە دڵەکان ڕازی بن لێمان کاک گۆرانجان فەرموو زۆر سپاس وەڵام ئەمەیە بە خێراتنێکی براژەنیارەکانی شکەم کە لەگەڵمانە بەردەوام ماندووە بن دەستخۆشیان لێکەم و بە خێراتنی و گروپە جوانەشەکەم گروپی هەڵپەرکەی ئەستێرەکان لە مێژە کارمان بەیەکەوە کردو ئیشەڵڵا هەمیشە سەرکەوتوو بنم گۆرانیش گۆرانێکی تازەی گەڕیانە پێشکەشێکم بە سەرجەم کوردستانیانی ئازیز و ئێوەی بەڕێز دەستخۆش حەزەکەم باسی گۆرانەکەش بکەیتە بەدەم ڕێگەشەوە توانی قسە بکەیت گۆرانێکە گۆرانێکی عەجەمە مەقامەکەی عەجەمە هۆنراوەکەی هی خۆمە خۆم نووسیمە ئافرین ئاوازەکەی تقریبان دەستکاریم کردووە مڵکی خۆم نییە بەتەنیا بەڵام لە پارچەیە موزیکی هەموو تووشە حاڵتە بووین دەستکاری گۆرانیمان کردو و شێوازێکی تازەی لێ دەرچووە بەڵام ئەتوانم بڵێم بۆ یەکەم جارە پێشکەشێکم دەست دەمە خۆش بێت فەرموو
كاتانيك للامي أو كاتانيك للامي دي دمه برشوق ونور بيه خوشويستيم نقربوتو خوشويستيم نقربوتو بو عالم بيه سنور بيه ده دركواك زي جرقم ده دركواك زي جرقم بو حزكي بيتقدم تاقفتي هاتني ددي تاقفتي هاتني ددي أبي الصجار بس أقدم أمان 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 في قراري أيد البسا شين زاري أيد البسا في قراري أيد البسا شين زاري جوينا دايت دل دارك بويا دايما تعزيباري بويا دايما تعزيباري وراني أي ضلتك يسر قرداني أي ضلتك يتوراني أي ضلتك يسر قرداني جينا دايت ضل دارك دادت نادى بشيماني
جد ناداتي دلدارك دادت نادا پشیمانی داد نادا پشیمانی قوما وأيام أقرد لأخو برداوة أي ظلهم تسيد لقوما وأيام وأقرد لأخو برداوة جدنا ذاتي ظل دارك يا ريخ ويلته ورجراوة جدنا ذاتي ظل دارك خويلاته ورجراوة خويلاته ورجراوة كيد قراري أي ضلتا كيشي نزاري أي ضل بسا بقراري أي ضل بسا شي نزاري جدنا ذاتي ضل دارك يا بويا وتعزي داري جدنا ذاتي ضل دارك يا بويا وتعزي باري جدنا ذاتي ضل دارك يا بويا وتعزي باري دەست و دەمەت خۆش بێ کا گۆران گۆرانەیەکی زۆر خۆش بوو بەڕاستی ئافرین با قسەی لەسەرکەن برا یەکەم جارت ئەیڕێیت گۆرانەکە یەکەم جارە ڕاستە لە هەندێ ئاوازە چوو لە هەندێ میلۆدیە چوو کە پێشتر بیستی بێتمان بەڵام بەڕاستی زۆر پڕ بوو حەقی خۆی داوەتێ بەزیاوە ئافرین هیوادارین ڕەزامەندی نا بەڕاستی گۆرانێکی چاک بوو ئەمە شایستەیەوەیە کلیپی بۆ بکرێت تۆمار کرێت لە ستودیۆی ئینشەڵڵا سەرکەوتوو بێمی شەو دایم دەستخۆش دەمە خۆش بێت خۆشەویستانە چینە خزمەت کاگنێچیر کاگنێچیر یان نێچیروان کامیان وەڵا بەدڵی خۆت کاگمیدیاجان بەدڵی تۆ بەدڵی من وەختی خۆی باوکم ئێستا نێچیری منیت لە بەدەستی منای من برازای تۆم و کوڕی تۆ بەڕێزی باوکم زۆر حەزی لە ڕاو بووە ئەو ڕۆژەی کە من لەدایک بووم نێچیرێکی ڕاو کردووە بە هەورامی ناوی ناوم نەچیرەوان نەچیرەوان ئەچمە هەولێر ئەبم بە نێچیروان سلێمانی نێچیرە لای هەورامەکانیش ئەڵێن نەچیر پێگەی نێچیروانەکە تاوە نێچیروان و یاخود نێچیروان تاوە نەچیرەوان ئەو کەسە نێچیرێکی گرتووە نێچیرێکی دەستکەوتووە پێڵێن نێچیروان نێچیروان نێچیرەکەشەوەیە کە دەستکەوتووە کە گیراوە کە دەستەمەوە کراوە وەڵێ کاک نێچیروان جەنابەت چیت ئامادە کردووە یەکەم گۆرانی
جاوەڵا گۆرانیمان زۆر ئامادە کردووە ئیشەڵڵا بە دڵی بینەروبی سەری بە ئومێدی خوا ئێوە بێت هەم لە شاد هەم لە خاو دانەیەک کەلەوەی کە خۆت بە دڵتە لەم کاتە یەکەم بەرهەمت بێت زۆر باشە کاگۆران خاویوت با من شادێ بڵێم باش فەرموو دواتریش ئیشەڵڵا دەست لەمت خۆش بێت جانەی هەڵا کور ئەبە و قورعانەی توخوا خەتاکەی ڕەشە وەی ئەبە و قورعانەی توخوا خەتاکەی ڕەشە وەی هەر ژنێ جوان بێ بەخوا بەختەکەی ڕەشە دەی هەر کچێ جوان بێ بەخوا بەختەکەی ڕەشە دەی شلوە شلشلەکەم شلوە شلشلەکەم خانمە شلوملەکەم خانمە شلوملەکەم گەر ئیجازەم پێ بەی حەز لە ماچی لێوەکە دەی حەز لە ماچی لێوەکە ماڵەکەمی کەناڵە جوانەکەی دیمەنە تایبەتی کورە ئەو قژە خاوەی تخوا سەرشانی تاڵتە وەی ئەو قژە خاوەی تخوا سەرشانی تاڵتە دەی بە هەیکەل گەورە دەی بە تەمەن منە هۆ دەستی بۆ نەچوە بەخوا جوو تێپرتەقا هۆ دەستی بۆ نەچوە دەی جوو تێپرتەقاڵی شلوە شلشلەکەم شلوە شلشلەکەم خانمە شلوملەکەم خانمە شلوملەکەم گەر ئیجازەم پێ بەی حەز لە ماچی لێوەکەم دەی حەز لە ماچی لێوەکەم جانەی 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 هەلا 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 دەیەڵکە پاپۆزۆ توخوا بە خاڵ دەرکەوێ دەیەڵکە پاپۆزۆ توخوا بە خاڵ دەرکەوێ گوڵەیە سەماسۆکەم توخوا لە باتی شەوێ دەیە سەماسۆکەم توخوا لە باتی شەوێ شلوە شلشلەکەم شلوە شلشلەکەم خانمە شلوملەکەم خانمە شلوملەکەم گەر ئیجازەم پێ بەی حەز لە ماچی لێوەکەم گەر ئیجازەم پێ بەی حەز لە ماچی لێوەک دەی حەز لە ماچی لێوەکەم جانەی 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 هەلا 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 ماشەڵڵا قوربانە کەوچۆپی گڕیا هۆ کچان دوام کەوتن دەی بە خاڵۆ خاڵۆ هەی کچان دوام کەوتن دەی بە خاڵۆ خاڵۆ دەی خاڵۆیان زۆڵ بوو بەخوا بردنیە ماڵۆ هەی بردنیە ماڵۆ تخوا گرتی شەمامە هۆ شەمامەی خاڵخە تخوا چەنێ بەتامە هۆ شەمامەی پڕسن تخوا چەنێ بەتامە دەی شلوە شلشلەکەم شلوە شلشلەکەم خانمە شلوملەکەم خانمە شلوملەکەم گەر ئیجازەم پێ بەی حەز لە ماچی لێوەک دەی حەز لە ماچی لێوەکە ئەی جان ئەی جان ئەی جان دەی هەلا 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 ئەورامی
دەست و دەمە خۆش بێت کاک نێچیروان پێشکەشتان بێ هەمیشە و دایم سەرکەوتوو ئینشەڵڵا کاکە نێچیرجان لە پرەنسیپەکانی ئیستاتیکایە پێویستمان بە چەند چەمچێکە ئیشی لەسەر بکرێت یەکێ لەوانە ئیدیۆم مۆرفۆلۆگی و زانستی وشەناسین هوەری ناسینی جوان ناسی ئەمانە لە ئیستاتیکایە ئەم چەمکانە قوتە بنەوانێ مەسەڵەن یەکەم کۆپرە دوت بۆ قورئانەی خەتەکەی ڕەشە هەر کچێ جوان بێ بەختەکەی ڕەشە ئێوە لە سەرەتای دەستپێکی هونەریان ئێوە دوا ڕۆژێکی باشتان لێ بەدەستەکەوی ئینشەڵڵا ئەتوانیت لەبەرەوەی قافیەکانی عادە نبنەوانێ ئەو قورئانەی خەتەکەی ڕەشە هەر کچێ جوان بێ بەختەکەی ڕەشە هەر تووشی ڕەشە تکراری وشەیەک نابێ بە قەفڵ نابێ بە قافیە قافی هەیە مەسەلەن هەیە ئەڵێ ئەی چۆن ئەڵێ بڵێ چی بووە بە قافیە مەسەلەن پەیمانە بڵێ چی مەیخانە بڵێ چی پەیمانەکە تکراربوونەی وشەیەک مەسەلەن بۆ قورئانەی خەتەکەی ڕەشە ئەتوانین بڵێ هەر کشێ جوان بێ لە شانس یا لە بەخت لە وایە بێ بەشە بۆی دوو ڕەشەکەی عادە نبنەوانێ ئاچکو نابێت کە تەمەن لە گۆرانی کوردیە زۆر وتراوە لەو من خۆم لەو هەڵانم زۆر کردووە کاتێکە قاڵ نەبوومەتیایە مەسەڵەن تیا چڕ نەبوومەتەوانیم هەڵبەت کەلیمەیەکی ئەمە کۆنیشە فۆلکلۆرە ئەوە نەبێ بڵێ خۆمدام بەڵێ ئەزانم یعنی ئەو گۆرانی خۆشانە بێت دەستکاری کریسیانە بکرێتوانێ ڕاستەکەی زیاتر لەم سەردەما ئیش بۆ جیلێکی مەحدوو دەکەین بتەوە نەتەوێ ئێمە کە تازە گەنجین و دەستمان کردووە بەم بوارە ئەبێ بزانین ئەو جیلە تازەیە چی ئەوێ بەڕاستی ئیشی بۆ بکەین وەک خۆمان جا من هەدەفم لەوە چییە بۆ نمونە زۆر کچەبینی ئەڵێ بەختم ڕۆژەکەس لە بەختی خۆی ڕازی نێ مامۆستا هیچ ژنێ لە بەختی خۆی ڕازی نەکرۆ مێردم بەدڵی خۆم نەکرد مەسەلەی زمانوانی هونەرەکەمان مەسەڵەن بۆ نمونە مەسەلەی باسی جیلت کردنەوەی تازە نەوەی ئایندە نەوەی نوێ ئەم جیلەی کە ئێستا تەمەنیان درێژ بێت کاران ئەکتیڤن لە ساحەکەیە ئەبێ دایمە هونەرمەند و شاعیر و ڕۆشنبیر قودوە بێ پێشڕەوە بێ مەسەلەن ساڵی 1990 خوا کەسایەتیشیا بە شاری سلەیمانی ناوی نەجمەدین مەلا بوو لە 1962 کۆچی دوایی کرد نەجمەدین مەلا بە بنەماڵە خەڵکی لای ڕەشەکان و باس نییە و لە شار باڵژێر هاولێرە قوتابخانەیەکی دانا بە ناوی کەشتی نوح هاوڵاتیانی شاری سلەیمانی فێری خوێنەواریە کرد بەڵام چ خوێنەواریەکە ئەو خوێنەواری تەقلیدیە ناکە بەس زمانی زگماک بێ و قسەی پێ بکەین تورکی فارسی عەرەبی بەدەل لە زمانە زگماکەی خۆی زۆربەی زۆری خوێنکارەکانی و قوتابیەکانی کەسانی باریزی لە دەرچوون پیاوی سیاسی و ئەدیبی گەورە ومانە تۆ ئەو کشە ڕازیەکەی لە دڵاریە ڕازیکە بەڵام ئاگا لە ئینەکانی زۆر ڕاست ئەو دەنگە خۆشە چوسوێنێ جیلێکی تر پێیا بنەڵ باجۆ لە پێشنەکانی خۆمان بگرین پێشنەکان چییە گۆرانی زباتە نێچیر هەورامیە کاک حەمیدە و جێگری کوڕمە و فڵانە و فیسار و تێگەی ئەتان کرد بە مەزدەر ئەترە بن بە مەزدەر زۆر کات هەنێ و شەش هەیە مامۆسا ینی بەدەست خۆتنەوانێ ئێستا ئەمە کە ئەگەر تۆماری کەیتەوە لە دوای ڕۆژ ڕۆژان ینی بەڕاستی ئەمە ئاوازێکی زۆر خۆش من ڕەنگە لە گۆرانی ترای جۆم لەم ئاوازە بووێ بەڵام خۆخوا ناسمەوە نازانم لە چی دووەگرتم ئاوازە فۆلکلۆرە هەر هەورامی لە هەورامی وەرگرتراوە بەڵێ خۆی زیاتر ئەو گۆرانیە هەورامیانە هەر سەربەندەکەی بگۆڕە ئەبێ بە شتێکی تر هەمووی لە یەکەچن هەورامان دەوڵەمەنە لا میلۆدی بەڵێ جارە لە شادا هەر زۆر دەوڵەمەند مەخشکا گۆران مایکۆڵگرە حەزەکەم تەقیمێکی کاگنێچیر بکەیت بەڵێ زۆر سپاس وەڵایی کاگنێچیر ئەتوانم بڵێم گەنجێکی دڵخۆش و دەنگخۆش ڕووخۆش هەمیشە گۆرانیەکانی بەچێژن و لە سەرەتای دروستبوونیەوە ئەتوانم بڵێم لاوێکی گۆڕایەڵ و ئەوانە بووە من لە
پێشەوەی کە دەستگا بەکاری هوەری یەکترمانە ناسی و سەردانێک کردم هەمیشە نەک کاگنیە چیر وڵێن زۆرێکی تر لەو هوەرمەندانی کە ئێستا دیارن من دەستخۆشییان لە یەکەم هەڵبەت هەموو گۆرانی بێژان وەکو دوکانێکی بەقاڵ چۆن چەندین میوەی داناوە هەر میوەی تامێکی تامێکی و بۆنێکی تایبەتی خۆی هەیە کاگنێچیریش کەسێکە لەوانەی کە کەسایەتێکی جوان زۆر سپاس کوڕێکی ڕۆحشیرینەوە پێشکاری بەڕامەش بەڵێ ئاگاداریم لە نزیکەوە یەکتریە بینین و دەستخۆشیشم لێ کردو هەموو کات و ئەوەی کە لە توانای منابوو بێ بە ئەزمموی کارکردنم ڕێنمایم کردووە کە چی بکە و چی نەکە هەڵبەت وەکو برایەک و لە ئاستیەوەی کە سەرکەوتوو بێ بەرنامەکانی وە خۆشی زیاتر سەرکەوتوو بێ کاگوەرانجان فەرموو. وەرە بەهاری گوڵم ئاواتی دەردی دڵم وەرە بەهاری گوڵم ئاواتی دەردی دڵم تۆ پەیمانت دابوو یاهی تۆم یاهی گەڵم ئەیکوا پەیمانەکەندێ بۆ چۆڵت کرد منزڵم ئەیکوا پەیمانەکەندەی بۆچی بووی بە قاتڵەیە لە شاجوانی وڵاتم لە وەرزی کێبڕکێدا لە شای و زەماوەند و لاگەڕی هەڵپەرچێدا نەمدی جوانێ وەکو تۆ لە ناحیە و شار و دێدا عینەنکەوی خاڵ لە مل دەی تۆ دەڕۆی بەڕێدا کێوەک من خۆشی ویستی کێوەک من خۆشی ویستی و خۆی بە تۆوە گرێدا تامردن لەگەڵ تا دێم قەولێکشی ڕاستیم پێدا تامردن لەگەڵ تا دێم قەولی زەمینیم پێدا هەرچی جارێ دەتبینم ئیلهامی شعرم بۆ دێ هەرچی جارێ دەتبینم ئیلهامی شعرم بۆ دێ جوانی وەک تۆم نەدیوە نە لە شار و لە لە دێ ڕۆحم فیدای باڵاگەن چاو جوانەی گەردن زەردێ ڕۆحم فیدای باڵات بێ چاو جوانی گەردن زەردێ تووشی داوی عەشقت بووم نازانم چیم بەسەر دێ دەڕۆم سەفەرێ دەکەم چیت بۆ بێنم بە هەدێ چنگیانت لەسەر ژێڕم هەدا دەگاتە نۆ دێ چنگیانت لەسەر ژێڕم هەتا دەگاتە نۆ دێ گوارەکەی جۆچکە جوانە ئاڵتوونەی ئازاخاوە گوارەکەی جۆچکە جوانە ئاڵتوونەی ئازاخاوە سەرنجی ڕاکێشاوم جوانە ئەو قژە خاوە سەرنجی ڕاکێشاوم لەگەڵ ئەو قژە خاوە بێت و ڕۆژێ نەتبینم هەڵای هیوام ڕووخاوە جارێ سۆزێکت نەبوو بەم دڵە پڕز و خاوە تۆزێ وەفا فێر نەبووی لە عەشقی زڵێ خاوە تۆزێ وەفا فێر نەبووی لە عەشقی زڵێ خاوە ئازادیت بە قوربان بێ بە جادەی دارۆ خاوە ئازادیت لەسەر ژێڕم بە جادەی دارۆ خاوە
تاکەی لە دووری باڵات گریە و ناڵە ناڵم بێ تاکەی لە دووری باڵات گریە و ناڵە ناڵم بێ دڵم هەر چاوەڕوانی شاجوانی چاو کاڵم بێ خۆ من ئاواتە خوازم ئەو کچە بە هەڵاڵم بێ بێ بە بووکی چوار فەرزە و بێ بە بووکی چوار وەرزە و شەو و ڕۆژ لە ماڵم بێ هەڵگری هەست و سۆز و سەری لەسەر باڵم بێ کە من بۆ ئەو سوتابم دایمە لە خەیاڵم بێ بڕواناکەم کە ئەویش ئابە و جۆرە زاڵم بێ ئەڵێ لە بیرت ناکەم ئەگەر شەش من ناڵم بێ ئەڵێ لە بیرت ناکەم ئەگەر شەش من ناڵم بێ وەرە بەهاری گوڵم ئاواتی دەردی دڵم وەرە بەهاری گوڵم ئاواتی دەردی دڵم تۆ پەیمانت دابوو یاهی تۆم یاهی گەڵم ئەیکوانێ پەیمانەکەت بۆ چۆڵت کرد منزڵم ئەیکوانێ پەیمانەکەت بۆچی بووی بە قاتڵم ئەیکوانێ پەیمانەکەت دەی ساو بازەی دە من و قوڵم ئەیکوانێ پەیمانەکەت دێ زول بەری باڵا کوڵە خۆش بێت هەمیشە دایم سەرکەوتوو بن ئەو دەنگە هەر زوڵاڵ و خۆش بێت بەخێر بێت و کاگۆرانجان زۆر سپاس کاگۆران کراسی ڕەشی لێبەردایە کراز ڕەش دوای ئەوە وەکو جاران نامەی نایە کراز ڕەش لێمان ناکا مەرحەبایە کراز ڕەش دایڵە کراسی مۆری لێبەردایە ئەم کراسە شۆن گۆڕا ئەمە بم باسکە مەچ شێوای لێکردو بۆ وەڵی کاک میدیاخۆ دەزانی کە ئیمڕۆ جەناب دیار و هونەرمەندێکی تر گۆرانیەک ئەفەرمێ و جێی خۆی ئەگرێ زۆرێک لە هونەرمەندان چێژی لێ ئەبینێ و ئەیڵێتەوە حەزەکەن بڵێنەوە بەڵێ حەزەکەن بێڵێنەوە هەڵبەت لە زاری کەسێکی ترەوە جوان لێ بۆ بەو شێوەیە خۆ دەزانی من زۆر بایەق بە شعرێم زۆر وردم تایە هەڵبەت قەت شتیوا لە من ناوشێتەوە بڵێ بۆی پرسیارەکە ڕاستاکە ئەمە چۆن وای دەهات بۆ وای بەسەر هات شێوای دەکرد وەڵی تر ئەوەی کەوای لێ کردووە بۆ ناشتوانین مەحاسەبەکەین گردنی ئازابێت لا حەوالە گۆرانیەکەن نیە ئەی گۆرانی تۆ ئەوە ساحێبی دەتا لە سینەی خۆتایەوە تا لە زەینی خۆتایە کە تۆ وتی هەرچەنە گۆرانەکە هی من نییە جا خۆشە ئاسا ئەم خەڵکە بەبێ مۆسیقاوشە لە شوێنی خۆتەوە جملەیە بیری جۆکەکان بخێنەوانێک کرازڕەش و ئەوەشی نەیویستەوە و زمانی کە تۆ تۆزم 20 ساڵە بێ گۆرانی وتراوە وڵی مێژوێم گەم گۆرانیە ئەگەڕێتەوە بۆ ساڵی 1930 هونەرمەندێ لە شاری کەرکووک گوتێتی بەداخەوە لە ژیانە نەماوە بەڕەحمەت بێ لە دوای ئەو لە ساڵی 1970 هونەرمەندی خوالێ خۆش بوو کاگنووری باریکەی وتێتەوە من لە زاری ئەوە حەزم لێ کرد کەوتوشمەتەوە دەستکاریم کردووە بە تێکستەکانیشیم تۆزێ گۆڕانکاری تێ بە زەڵبەت خۆتە زانی کە من وردم و باە خێم بە شعرەکان قەت من ناڵێم لە خۆم باسی کراز ڕشکەم و بڵم کراسی مۆری لە بەرایەوە لە زاری ئەو کەسانەوە جویان لێبەوە کە ئەو کات بەرنامەی بەرنامە هەبوو کاک مستەفا و کاک ئەحمەد زۆڵا ئەوان پێشکەشیان نەکرد تاالێکان لێ لە گۆرانەکە من نەموتەوە بەسەر چاو بەسەر چاو کاگوەلیت ئیقاعەکەمانەی تێ دەوای دەردەم مەستانە یەن کراز ڕەش
دەوای دەردم مەستانەیە کراز ڕەش مسافیری ڕێبانەیە کراز ڕەش لەو شارەدا یەکدانەیە کراز ڕەش دوگمەی سینەی لەرزانەیە کراز ڕەش مامۆستای قوتابخانەیە کراز ڕەش شەمی وەلی دێوانەیە کراز ڕەش هەڵەی هەنگی نیشانەیە کراز ڕەش بۆ ئینزیبات بێگانەیە کراز ڕەش بە ئینزیبات بێگانەیە کراز ڕەش کراز ڕەشە کراز ڕەشە کراز ڕەشە کراز ڕەشە کراز ڕەش کراز ڕەشە کراز ڕەشە کراز ڕەش خوایە گفت و لفتی خۆشە کراز ڕەش وێنەی ڕێحانە بۆن خۆشە کراز ڕەش لە دوور دیارە دەڵی ڕەخشە کراز ڕەش باڵای پڕپڕ بە باوەشە کراز ڕەش بێ ئیراد و غەل و غەشە کراز ڕەش بە من دەڵێ ئەمەی بنۆشە کراز ڕەش ئاغمەی منۆشی ئەو جارە کراز ڕەش زارم نۆشی ئەو جارە کراز ڕەش بابی نۆشم چار ناچارە کراز ڕەش یادگاری بێمەیلی یارە کراز ڕەش کراسی ڕەشی لەبەر دیارە کراز ڕەش ئینزیبات بۆ تەعزێبارە کراز ڕەش کراسی ڕەشی لەبەر دیارە کراز ڕەش خوایە چەند جوان و نازدارە کراز ڕەش قوتابخانەی داناوە کراز ڕەش قوتابخانەی داناوە کراز ڕەش دەخوێنێ بە کیمیاوە کراز ڕەش بە مەدرسە دێتە دواوە کراز ڕەش لە مەدرسە دێتە دواوە کراز ڕەش کوڕی ئیمڕۆ جەرگ سوتاوە کراز ڕەش زوو زانیم کەیفیان نەماوە کراز ڕەش زوو زانیم کەیفیان نەماوە کراز ڕەش ئای ڕەشە ئای ڕەشە راز ڕەشە کراز ڕەشە کراز ڕەش ئەی ڕەشە و ڕەشە و ڕەشە و کراز ڕەش ماچکردنی پێ ناخۆشە کراز ڕەش لە دوور دیارە دەڵی ڕەخشە کراز ڕەش باڵای پڕپڕ بە باوەشە کراز ڕەش سێوی سوورە بەختی ڕەشە کراز ڕەش ئینزیباتی فەرامۆشە کراز ڕەش بۆ پێمەڵێ مەی بنۆشە کراز ڕەش مەی بنۆشی ئەو جارە کراز ڕەش زارم نۆشی ئەو جارە کراز ڕەش بابی نۆشم چار ناچارە کراز ڕەش یادگاری بێمەیلی یارە کراز ڕەش هەزارانی دەردەدارە کراز ڕەش مالی دینەوە و چوارە کراز ڕەش کراسی ڕەشی لەبەر دیارە کراز ڕەش خوایە چەند جوان و عەیارە کراز ڕەش خوایە چەند جوان و نازدارە کراز ڕەش دەستان خۆش بێ عەزیزان دەمت خۆش بێ کاک گۆران زۆر خۆشە زۆر دەست چاوت خۆش بێت کاک نێچکجان ئەم بە ڕێزەی بەرامبرت ئەم هونەرمەندە ئەم هاوکارە چۆنەی بینی وەک هونەرمەندێکی گۆرانی بێژ یا وەک پەرلەمانتارێک چۆنە ساسەی دیەکەیت چێ بەرامبرە دانیشتووە وەڵا هەڵبەت من وەک هونەرمەندێک ناسیومە و هەتا ئێستاش بەبێ دابڕان بە جوانی و بە پوختی هونەرەکەی هێنا و لە پیشەکەی تریشی کە ئەندام پەرلەمانی هەر سەرکەوتوو بوو ئەوە بوو پرۆگرامێکی تەلەڤیزیۆنیشی بۆ کرا کاگڕەنج سەنگاوی چەندین پرسیاری لێ کرد بە جوانی و بە پوختی جوابی یایەوە هەڵبەت لە هەردووچیانە سەرکەوتووە وەک خۆم حەزەکەم وەک هونەرمەندێ بیناسم باڵێ ئەی خۆت چۆن خۆت ئەناسیت ناسنامەی خۆت چۆنە بینی کامیانی تۆ کاک گۆران سیاسی وەڵی من کاک میدیاجان نە لە ڕێگەی سیاسەتەوە نە لە ڕێگای هیچ شتێکی ترەوە خەڵک نەیناسیوم لە ڕێگەی هونەرەکەمەوە خەڵک ناسیمی بۆیە من شانازی بە هونەرەکەمەوە کەم و هونەرەکەشم لە هەموو شتێک خۆشترەوێ هەڵبەت کاری پەرلەمانتاریش متمانەی دەنگی خەڵکە و ئیشەڵا هیچ کات متمانەی خۆم لە دەست نادەم ئەوەی کە لە تواناما بە یەکەم
وتومە خیانەت لە خاک و نیشتیمان و لەگەلەکەمی ناکەم کە سوێنی یاساییم خواردووە لە پەرلەمان. دووەم خاڵ کە زۆر گرنگە من لە ناو دوو لیژنەم، یەکەم لیژنەی ناوچە دابڕاوەکان ناوچە کوردستانیەکانی دەرەوە ئیداری هەرێم، دووهەم لیژنەی ڕۆشنبیری. ئەتوانم بڵێم لە سەرجەم سێکتەرەکانی تر و لیژنەکانی تریش ئەوانەی کە بەرنامەی کار بۆ هاتووە هەرچی لە بەرژەوەندەی خەڵکو و لە خەمی خەڵکانە بوو بێ من لەگەڵی نەبووم و ئەوانەیشی کە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن و لایەنەکانی تریش وەکو کۆمەڵ و یەکگرتوونەوەی نوێ و چەند لایەنێکی تریش کە لێوێ بوون هەمی ئیمزام لەسەر ئەو بەرنامانە کردووە کە لە بەرژەوەندی خەڵک سەرکەوتوبی هەمیشە و دایم باشە سوێن خواردووە خیانەت لە خاک و میلەت و نیشتیمان نەکرد. بەڵێ بێگومان. ئەی چیت کردو بۆ خاک و نیشتیمان و میلەت؟ یەکێکیان بۆ خاک ئەوانی شەوانە پیشەکەی خۆمان یەکێکیان هونەرمەندان کردو بۆ بەنیسبەت خاکەوە ئەوە من کە پێم وتی لە لیژنەی ناوچەی کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم لەسەر مادەی 140 ئەوە کاری ئێمە ئەوەی کە لە توانامانە بۆ بێکردومانە بۆ گەڕانەوەی خاک بۆ نیسبەی ئەو خاکەی کە لە ژێر دەستی حکومەتی بەغایە ئێستا کەوان ناویان ناوە کێشە لە سەرەکان و مادەی 140 ئێمە لە هەوڵی گەڕاندنەوەی ئەوین وە بەردەوام راپۆرت و وەسەردانی ئەو ناوچانەکە کردومانە و بە دۆکۆمنت هەیە لە پەرلەمان بۆ ڕۆشنبیریش بڵێ بێنە سەر بوارێکتر تۆ لە سرکی هونەرایشت کردووە چوادەورەکەت هونەرمەندەکان هاوڕەکانت بیریان لێکێتەوە دەنجی ئەوان لە پەرلەمانە هیچ نەبێ بگەێنی شەکوایەکی حەڵام بگەێنیت مەسەرەن هونەرمەند تاکەی پیشەوەەر بێ دەکێ دارتاژێکە خەیادێکە کرێکار بەڵێ تاکەی کەناڵێک نەبێت بەرهەمی هونەرمەندان بکڕێتەوە بڵەوە پارەی ماندوو بوون و تێشوونەکە بێ مەژوادای بەزین بۆ خەڵک پیشانی بینەرەکانی بین تاکەی کورد لەم خێرانە بێ هونەرمەندی کورد. وەڵی خۆی ئەگەر ڕاستت ئەوێ من خاڵێک لە خاڵەکانی کە بزوتنەوەی گۆڕان و کە من لەو بزوتنەوەیە کارم کردووە خاڵێک لە پرەنسیپەکان و پرۆگرامەکانی گۆڕان ئەوەیە کە ئازادی ڕەها هەبێ ئازادی ئێمە لەگەڵ ئازادیین بەڵام نەک ئەم ئازادیە ئێستا نزیکەی 2-3,000 کەناڵ و ڕادیۆ و ئەمانە هەیە یعنی بەبێ ئەوەی کە فلتەری هەبێ بەبێ ئەوەی کە بتوانێت کە ڕۆماڵی ئەو ڕووداوانە کە یکەن بگەڕێنەوە بەڵێ سەرجەمە بێ ئەس ئەبێ ڕاستی تیابێ و ئەبێ ئاوا بێ تۆزێک بێ سەر بڵێن شپرزەیی و کاڵ و کرچی و ئەوانە بە میدیای کوردیەوە دیارە و زۆر بوونەکەش خۆ دەزانی هەر شتێک زۆر و بۆر بێتامە بێ ئەبێ ئەمانە ڕێک بخرێتەوە بەڕاستی ئێستا بۆ هونەرمەند و ڕۆشنبیر و کەسە بەهرەوەرەکان چ وەزیفەیەکیان لەسەر شانە لەم قۆناغە سەختەی ئەم ڕۆژگارەتە کە گرانی باوەشی کردو بە هەموو خێزانێکی کوردەوە. بەڵێ بەڕای من یەکەم شت ڕازگۆیی زۆر پێویستە بۆ هەموو کەناڵێک نەک لە بەرژەوەندی تاکە کەزیا لە پشتی کەسایەتیەکەوە کەناڵێک ئیشکا کە ئەم پارەی تێکرد ئیش بۆ بە ئاڕاستەی بیرکردنەوەی ئەم و کار لەسەر ئیشەکانی ئەو کەسایەتیە بکەن. ئەم کەناڵە من ئەمە یەکەم ئێوارەیە بە خزمەتی گەشتم متابعەت هەیە لە سەرێمانە بەرنامەی با بڵێن سایکۆلۆژیان هەیە ئەنواعی بەرنامیان هەیە یانی هەستەکەی ئەمانە بازرگان بنیاک کەناڵێکە بۆ خۆشگوزەرانی هاوڵاتیانی کورد دروست کراوە ئاواتە خوازی هەموو کەناڵەکان چاورم کەناڵە بکەن. من پێم خۆشە هەموو کەناڵێک یەکەم ڕازگۆ بێ دووهەم ئەو ڕۆماڵانی کە ئیکا بە ئەگیانێکی بەرپرسیارەتی وانی خۆی بە بەرپرسیار بزانێ ئەوانەکە ئیکا دوور بێ لە دەستی حیزب و هەیمەنەی حیزب و وەک شەخص و کەناڵێک بێ بۆ خزمەتی گەل و نیشتیمانەکەی بە ڕازگۆیی و سەربەرزی و لەگەڵ ئەوە شابایەق بە زمان چونکە زمان زۆر گرنگە تۆ پارێزگاری لە زمانی خۆت بکەیت لە زمانی گەلەکەت بکەیت. دووهەم ژینگە زۆر ئەساسە کە کەناڵەکان بایەخی پێبەن چونکە لە هەر وڵاتێکی پێشکەوتووە ژینگە خاڵی سەرەکیە و بڵێن پەیوەندی بە تاک بەتاشی بەڵێ پەیوەندی بە تاک بەتاشی کۆمەڵگەوە هەیە. هەروەها پەروەردە زۆر گرنگە کە لە زاری ئەو پێشکەشکار و ئەو بەرنامە جوانە و پرۆگرامانی کە ئەو کەناڵە یا ئەو سایتە دایڕشتووە خەڵک چاوی لەکە ئەو خەڵک فێری ئەو شتانە ئەبێ کە ئەوان پێشکەشێکەن وێڕێنەوە بۆ بەنسبەت منداڵانەوە ڕەچاوی ئەوە بکەن بۆ ئەوانە ینی بەڕاستی کاری جوان و
پڕچێژ و کوردەواری ژەگەر پێشکەشکەن شتێکی جوان شاو ماچەکەم خۆشەویستان عزیزەکانم دوای وتەیەک کاک نێچیروان بێتەوە سەر ستێژ بۆ پێشکەشکردنی بەرهەمی دووەمی دوای وتەیەک کە ئاماژەیەکە وەک ئامۆژگاری وایە حکوومەتی هەرێمی کوردستان وتەبێژی هەیە بەڵام ئەم وتەبێژە ڕسمیە ئەم وتەبێژە فارمیە تەلەڤیزیۆنێکی هەرێممان نییە قسەی تیابکە وتەی حکوومەت بگەێنێت لە کەناڵەکانی لایەنە سیاسەکانەوە قسە ئاکرێت هەتا ئێستا جێداغا حکوومەتێکی هەرێم ئیدارەیەکی کوردی خۆڕستێک تەلەڤیزیۆنی خۆی نییە وتەبێژی ڕسمی وتەبێژی فەرمی تەلەڤیزیۆن قەرزەکە کە شتێک دەگەێنە بۆ جەماوەرەکەی هیوادارین حکوومەت ئاوڕە جدی باتەوانێ هیوادارین ئێمە هەریوا ئەخوازین زۆرمان نییە بەڵام هیوا ئەخوازین نەکردنی دانەنانی دروست نەکردنی ئەم کەناڵە زەرەرە بۆ هەمولایەک خۆشەویستانشینەوە خزمەتی کاکە نێچیروان هەورامی نازان بەرهەمی دووەمی چییە لێرە بۆمان باس کاوچێ لە سەستێش پێشکەشی کات بەرهەمی دووەممان منیش حەزم کرد گۆرانێکی سلۆخا و پێشکەشکەم بەسەر باوکایە سەر باوکە هەورامیە داجێ نەوەڵا هەورامی نییە سۆرانیە تۆ گۆرانی هەورامی هیچ ئەزانی 100% هەورامی بە چاچەهەوە هەورامی بە سیاچەمانە ناسراوە مامۆساگی خۆت ئەزانی سیاچەمانەش بەڕاستی ئەبێ هەر لە مناڵیەوە لە تەمەنێکی لاویەوە لەوێ ژیابی ئاو هەوایەکی ئەوێ بەڵێ ئەو چەچە هەیە لەوە دروستە بێ بەڵێ من بە مناڵی لە بەغا گەورە بوو لێرە دروست نابێت دروست نابێت لەوێ نەبی بەڵێ پەیوەندی بە هێ دروست نابیت لەبەر ئەوە حەزم نەکردو بیشێوێنم هەتا ئێسەش نەموتووە و ناشیڵێم چونکە بۆ سەوتی من نابێ بەڵام من یەکەم هونەرمەندم کە دانیشتنم کردبێ لە هەورامیەکانە یەکەم هونەرمەندیشم کە بەندی هەورامی موتبێ بە مامەسا عوسمانیشەوە و مامەسا حەمەحسێن و ئەو مامەسا گەورانەش کەسیان بەندیان نەوتووە بەند بە هەورامی بەز من وتومە ئێستاوی پێششمانێکی کامیانە ئەمە گۆرانەیەکی خاوە بەسەر باوکایە تێکستەکەی هی هونەرمەندی خۆشەویست کاک ئالانی خۆشەویستە ئاوازەکەشی فۆلکلۆرە پێشکەش بە کەناڵە جوانەکەی دیمەن بێ بەڵێ خۆشەویستان فەرمونون ئێوە و کاگنێکی هەورامی بۆ ئەم بەرهەمە جوانە با فەرمێت باوکەژیان باوکی شیرینم باوکەژیان باوکی شیرینم ڕۆحی لاو یەتیم لە دەورت گەڕێ باوکەگیان باوکی شیرینم ڕۆحی لاو یەتیم لە دەورت گەڕێ ئەو باوکەی بۆ خۆش گوزەرانی ئەو باوکەی بۆ خۆش گوزەرانی کوچە و شەقامی شار ئەگەڕێ
ئەو باوکای بۆ خۆش گوزەرانی کوچە و شەقامی شارەگەڕێ ئەگەڕێ کەنانێکی سەربەرزی بۆ کۆرپەکەی بەرێ توخوا تەمەن پیری مەکە توخوا تەمەن پیری مەکە ڕەحمی خوات هەبێ لێی گەڕێ کە عەشقی ڕۆحی ئینسانی کە عەشقی ڕۆحی ئینسانی بۆ ڕۆحی من وەرگەڕێ باوکە گەردن مازاو کە کلیلی بەهەشتم بەرێ باوکە گیاو باوکە گەردن مازا بکە کلیلی بەهەشتم بەرێ لای من پاییز ئەوە نییە ڕەشەبا گوڵی داربەرێ لای من پاییزە و کاتەیە تەمەنی باوکم هەڵوەرێ جانە لای من پاییز ئەوە نییە ڕەشەبا گوڵی داربەرێ لای من پاییزە و کاتەیە تەمەنی باوکم هەڵوەرێ ئەیەر ئەیار ئەیەر ئەیار دادەیدا تەمەن چەند بە پەلایە باوکە زوو پیری کردی تەمەن چەند بە پەلایە باوکە زوو پیری کردی هەرزوو گەنجیاتی بردی ڕووی پیری پێوە کردی هەرزوو گەنجیاتی بردی ڕووی پیری پێوە کردی ڕووی پیری پێوە کردی هەستەکەم جارێ زوو بوو تەمەن فێڵی لێ کردی هەستەکەم جارێ زوو بوو تەمەن فێڵی لێ کردی نانا حەقی بە تەمانە ژیان هیلاشی کردی نانا حەقی بە تەمانە ژیان هیلاشی کردی بۆ نانی ئێمەکەمە ڕێگە سەخت بگرتی ڕۆژێک نەبوو پشودەی تێر سەیرم نەکردی ڕۆژێک نەبوو پشودەی تێر سەیرم نەکردی
بۆنم پێوە نەکردی چون لە باواشت بگرم بۆنم پێوە نەکردی ئای تەمەن چەندە زاڵمە پەنجەی لێ لەرزۆ کردی ئای تەمەن چەندە زاڵمە پەنجەی لێ لەرزۆ کردی تەمەن چەند بە پەلایە باوکە زوو پیری کردی تەمەن چەند بە پەلایە باوکە زوو پیری کردی هەرزوو گەنجاتی بردی ڕووی پیری پێوە کردی هەرزوو گەنجاتی بردی گیانە ڕووی پیری پێوە کردی دەستت خۆش بێ سەرکەوتوو بێ پێشکەشتان مامەساجیان ئیشەڵا باوشی ئەم ویلایەتە من درێژ بێ و بە تۆشەوە چاوتان ماچەکەم خوا لە باوشی هەموو لایەکشمان خۆش بێت ئەگەر لە کەم و کورتێکیشی هەبوو شەرم لە وجودی ئێوە ئەکەم و ئەبێ بە گەورەی خۆتان مابوورە گەرنگ پەیامەکە گەشت عەبدوڵابەکی گۆران بۆ هەموو سروشتی کوردستان شاری نووسیوە لە زۆر بواری جوانیە جوان پەرست بووە بە معنای کەلیمانی سروشتی جوانی خۆشویستووە ژیانێکی جوانی ویستووە کەچی پێم وایە جوانترین شاری لە کۆستی جگەرگۆشەیەکە بەرجەستە کردووە بە ناوی هیواوە شارێ بۆ هیوای کوڕێ نووسێت کە گیانە دەسەیات یەکێ لە شاعیرەکانی سەردەمی خۆی پێی و تۆ خۆزگەم گۆرانی شاعیر هەموو ڕۆژە کوڕێکە دەمرد هیوایەکە دەمرد بۆی شارێکی وا جوان بنووسیت بەرحاڵ جەنابی شتێوەکو پەیامەکە گەشت دەسوودەمە خۆش بێت ئێمە تۆزێک حەزین کرد چوینە ناو حوزنەوانێ داوای لە ورد تۆش حەقی خۆتە هەموو شتێ بگەێنیت مامۆستا هەژار یەکێ لە جوانترین شارەکانی ئەو شیوەنە شارەیە بۆ هێمنی شاعیریەکە بەڕاستی منیش بۆ خۆم شیوەنە شارم نووسیوە بۆ هاوڕێم و بۆ کارەساتی ئەنفال و کۆڕە و هەڵەبجەل و بابەتانە ئەوەت برخستمەوانێ لۆرکای شاعیر شاعیرێکی ئیسپانی بوو بە ئەوان پێڵەن قەجەر واتە قەرز با ئێمە بڵێن ڕەوەند یا کۆچەر ئەم شاعیر ئیسپانیە 37 ساڵ تەمەنی هەبوو 1998 لەدایکە بێ لە 1936 حکمی عیدامی ئەدەن بە گولەباران فەرماندەیەکی گاردی شارستانی شەوەکەی محکەمەیەکا و بەیانەکەی ئەیمەن ڕەمیەکەن تا ئێستا گۆڕەکەی نادیارە لۆرکا شارەکانی نیشتیمانیە شارەکانی زۆر کەمن بەڵام توانی خۆی فەرزکە لە ناو تەواوی دنیاە کەمە شاعیرێکی نیشتیمان پەرستە و بیرتان نەچێ وتم قەرەج بووە قەرەج وەکو هاوڕێی شاعیرمان کاک حەمالی خان ئەڵێت قەرەج سەر پشتی ئەسپەکەی وەتەنێتی نیشتمانەکەیەتی ئەوی شەکە لەو شاعیرانەی کە نامرێت قەرەج جێگانی گوزەر دەکا مستەقیر نییە زیێدێکی هەمیشەیی نییە کار گەشتە ئەوەی شارەکانی محکومی کەن بە عیدام ئەویش لەو هەموو شارە جوانانە شارێکی زۆر ئیبرازی کردەوە کە بۆ هاوڕێیەکی نووسی و هاوڕەکەی گاباز بووە ئەوزان پێت ئێوەشزان کە ساش لە ئیسپانیا کولتور و نەریتە یاری گابازی و ئەمانە کارەکانی لەگەڵەکەن یەکێ لەو هاوڕانەی گاباز بووە و شارەی بە ئەو نووسیوە بەداخەوە من بە تەرجمەکراوی لامە بەڵام شاعرێ لە چەند زمانەوە بێتە سەر زمانەکەی تۆ وەکو خواردنێک وایە لەم منجڵ بۆ ئەو منجڵ لەو منجڵە بۆ ئەو قاپ لەو قاپ بۆ ئەو قاپ زانت چۆن ساد و سڕە بێتەوە عنی لە شعرایەتی ئەکەوێ بێتەوە ئەبێ بە دەق ینی واتە چێژ و تامی شاعر نامێنێ لە وەرجێڕاندا لە زمانێک بۆ زمانێکی تر لەبەرەوەی ئەم شعرانە جێ خۆیان نەگرن کابرا لەسەر وەتەن و نیشتیمان محکوم بوو بە عیدام بەڵام باشترین شعری بۆ هاوڕەکەی نووسی بوو کە گاباز بوو چۆن بۆ عەتا چاوشی نەڵم بەڵام کاک عەتا گاباز نەبوو هونەرمەند بوو لەو بوارە شایشتێکە لە بوارەکەی خۆما لەبەرەوە کەس نازانێت شعری سەرکەوتوو پەیامی سەرکەوتوو لە چ بوارێکا خۆی بینێتەوە کاک گۆران بۆی لەم
حزن و خەم ئامێزە بێنە دەرەوانەبات تۆزێک بینەرەکان پێ بکەن ئەمە ساڵیادی دامەزرانی کەناڵە جوانەکەی دیمەنە لەشی کاک دلێر ساق بێ کە بەڕێوەبەری کەناڵەکە بوو ئێستا کاکتەهایە هەروە سەرپەرشتیاری بەرچا و زەق کاک عەبدولغەفارە لەشی هەموو لای ساق بێت بە مستافەکەەوە با پێ بکەن تۆزێک دەستیان خۆش بێ مەش دەستخۆشیان لێکەین بە تایبەتی لە عەبدولغەفاری بەڕێز کە بڵین دانەری ئەم بەرنامە و پرۆگرامەیە کە جەنابەت پێشکەشیەکەی ئومێدەوارم کە لە ساغ و تەمەند درێژ بێ و خوای گەورە پایەبەرز و عاقیبەت خێری بکە ئیشەڵا کە کاری جوانتر و باشترمان پێشکەش بکات بەسەراتیش خۆت هی دراوسەیەکەتی ڕەفیقێکت بەسەرهات خۆی ژیانی هونەرمەند کاک میدیامی بە قۆناغی خۆش و ناخۆشاتەیە پەڕێوە ئەتوانم بڵێن زۆرینەی یادگاری دروست دەکەن چونکە بە حکمی ئەوەی بەرکەوتەیان زیاترە لە بەپێی جوگرافیای ناوچەکان وەڵی ئێستا شتێکی وا کە لە خەیاڵم بێت هەندێک مرۆڤ هەیە بۆ بۆنەی خۆش و بۆ بۆنەی ناخۆشیش هەر ناچێ بەڵێ تەماڵە ناچێ بە هیچ بۆنێ نە بۆ تەعزیەت نە بۆ حەفلە کەسایەتیەک لەو کەسایەتیانە کە بۆ هیچ بۆنەیەک بەشداری ناکرد برازایەکی ژنێنێ برازاکەی هەم کارتی بۆ نووسێ بۆ ماڵەوە ئەیبا ئەڵێ ئەوە بەنە دەزمامم و هەم خۆی شێچێ بۆ لای ئەڵێ تۆ کارتەکەی بۆ بردو بۆ ماڵەوە خۆی لە ماڵەوە نییە کە مامی لە ماڵەوە نییە ئەچێ بۆ بازار لەوێ ئەزانێ لە کوێدانیشێ لە چ دوکانێک ئەچێ بۆ یەبات مامە گیانەوە خۆشم هاتوون بۆ لاو کارتەکەشم بۆ بردووی بۆ ماڵەوە ئیتە منیشم برازاتم ژنم هێناوە بێت ئیشەڵڵا توی خەمە نەبێ بە سەرچاویە میشە ئیتر کە ئاهەنگەکەی ئەبێت ئەو ڕۆژە ناچێ مامی ناچێت چەند ڕۆژێکی پێچێ کوڕە لە دوای مانگ بڵێن ئەوەی ماوزیرێ بڵێ برازاکەی زۆری پێ ناخۆشە بێتێتەوە بۆ لا لە مامە کارتم بۆ نووسیت بۆم هێنای بۆ ماڵەوە لە ماڵەوە خۆم هاتم بۆ لا تەلەفۆنیشم بۆ کردی هەروتێ بەسەر چاو بۆچی نهاتی توی وەڵای زانی بۆچی نهاتم توی بۆچی وەڵای ئەو کارتەتانە نە سارد و سڕ نووسیوە کاکە کارت هەروە نووسرێ بەس ناوەکەی لەسەر بەڵێ وایە وەڵاهی ڕەنگە لە جوزێکا من هەبم من تۆزە تااقەتی شیرینی خواردنم نییە شەکراو ئەتوانیت بچیت بەز نەی خۆی شیرینەکە نەخۆی آخر دەخۆی کێشەکەوەیە بۆ پرسە ئەچم بەڵام بەخوا بۆ شیرینی خواردن هەندێجارمیش خۆمە دزمەوانێ بەس من ناڵم کارتەکان بە ساد و سڕی نووسیوە تەمەند درێژ ئینشەڵڵا خۆشەویستان کاتی ئەوە هاتووە بەهۆی یادی دامەزرانەکە منیش بەرهەمی پێشەشکەم بەرهەمێکی شات برادران ئەڵم کاکی زەڕەنگەر بڵێ منیش ئەڵم براگلەیەکەی کە لە منە کرێ با لە ئێوە کرێم جارە هەندێک جار پێمەڵەن نزیکەکانم پێمەڵەن فلان گۆرانی زۆر تۆ فلان فیسا گۆرانی زۆر تۆتەوە منیش ئەڵم دەسەڵاتی من نێوام لەکەن ئەوە ئێمە خزمەتان بۆ گۆرانیە بۆ ئومێدەی جێگەی ڕزامەدی مولای بێ ئینشەڵڵا فەرموو سپاس خەسانەکەم
أقر للا شذايا يلا كاجي زرنقر زيرقا ورتواوا دقمو دولا بوليرا لسر سنقا يالا برد الصازنية ناس داري فرش بخاوا واستابن كاب شاقر بوي بينهم شاي وخاوا بوي بينهم شاي وخاوا سرباري كتوبندي وقرم ببشاروه جارقنا يتجزون بوبيتا وقاروه دشقي ام وديارة لتشاوي بتكاروه وقجي تسعبيتها بدي بديناروه بدي بديناروه يلا كاشي زرنقر زيرقا ورتواوه دقمو دوما بوليرا لسر زنقا يالاوه آلو برد السازيني ناس داري فرش بخاوه واستابن كاب شاقر بوي بينهم شاي وقاوه بوي بينهم شاي وقاوه قاري زرق المجوة قرد شيلي مرمرة زنجير وصليب فيوة فوز قاهر وكم مصر مول غبايا مبيوة مول غبايا مبيوة يلا كاشي زرنقر زيرقا ورتاوة دقمو دولا بوليرة لسر زنقا يالاوة آلو قرد الصازيني ناس ناري فرشا وخاوة والزابن كاب شاقر بوي بينهم ساي وخاوة بوي بينهم ساي وخاوة خانة ضلنا وايم بالنوار قليل بسو بيقانا وكسد ويقول ذكر فايز القلب الرزانة ناوير بمجواني تيدي لو بركوانا يعني بقرو برزاني ضلتك بالنشانة ضلتك بالنشانة يلا كاشي زرنقر زيرقا وطاوة دقمو دولا بوليرا لسر زينة ياراوة وقرد الصازينة نظاري فرشة بخاوة واستابن كاب شاقر بوي بينهم شاي وقاوة بوي بينهم شاي وقاوة
جوان چاوتان ماچەکەم ئەم بەرهەمەمان زوو داوەلیەکەن ئیتر هەوادار و ئەمانەش گلەی نەکەن هەندێ گۆرانی یادگارە لای خەڵک داوایەکەن سپاسانەکەم بێەوەی بنیاخوا کاک نێشیجان گیان تۆ مامۆستا بە سەراتێکی خۆش شتێکمان بۆ باس کە بە تۆز زەردەخەنە بێ بە میوانی لێبەکانمان وڵا بەسەرهات زۆرە بەسەراتێکم بەسەرهات ساڵی 2009 بەڵێ هونەرمەندی خۆشەویست کاگاراز ڕەواتی بەڵێ لێرەوە چاوی ماسەکەم سڵامان بۆی هەیە بەڵێ کە قسە خۆش و لە هوەری شاپێویست ناکاتی دەسی دیارە و لێرەوە سڵاو ڕێزم هەیەوەی ئەو کاتە تازە هاتبوومە ناو بوارەکەەوە کاقار مۆریاسیش سڵاو ڕێزم هەیە بۆی بۆ کاقاریش لەگەڵ کاک دلێری سیدی ئەو کاتە من تازە ناسرابووم کاک ئارازیش قسەی خۆشە وەکو قسەشی خۆشە قسەشی بەڕەو ڕووە هەرچی ئەوێ پێتەڵێ ئەو کاتە من تازە دەستم پێکرد بوو پەلمە هاوی چۆن بناسرێم و چی بکەم و چی نەکەم چوین بۆ لای ئەو کاقار بردمی تاوان لەگەڵ کاقار و کاک دلێر هەر پێەکەنین زانیم شتێکیان لە ژێرسەرە لا ڕۆشتینە ئەوێ و دانیشتین و دانە نیشتین کە چوینە ژوورەوەتی بەخێر بێن و سەرچاو و تێمەش کاگنێ چیرە کاگنێ چیر هەورامی گۆرانی بێش کاگنێکی نام ناسێ کاقار بۆ شت ئەگەڕا ئیتر ئەویش بۆ وینەی خۆی قسەکەم وتی وەڵڵا نێچیر بەرزانیم بیستومە بە زەورامیم نەبیستوە یارێکی جوان قسەی خۆیەکە هەمیشە و دایم قسەی حازری پێ دایم ڕاستە و خۆی ئەوەش باشە نەک وەک هەنێک کەس پاژمە لە زەمت بکە شتێکی جوان نییە ڕاستە و خۆ چی لە دڵیایە پێتەڵێت خۆزگام و کە زوا وایە ناخی سینەوە قسەی خۆشەر خۆشایەتە دەرەوە شتەکان ناسلێنەوانێ قسەی خۆشە ناسلێتەوانێ تاعن و تعلیق ناسلێتەوانێ دەسوچایی تۆ خۆش و یادی ئەوانیش بەخێر بێ بە ڕێزانە کاک گۆرانجان تۆ ئەم شەو ماندووتان ئەەکەین لێرە هەوادارەکانیشتان چاوەڕێتانەکەن دەمێکە دیارە ناتون سەستێش دەمێکە غایبن بەرامبەریان چاوەڕێ دەکەن چیان بۆ ئەڵی چیان بۆ باسەکەی چیان پێشەشەکەیت وەڵی لێرەوە ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ سەررجەم کوردستانیانی ئازیز ئەگەر کەم و کوڕێکمان هەبەیە نەمتوانی بێ گۆرانیەکان بەباشی بگەێن مەگوێی ئەوان ئەبێ بە گەورەی خۆیان بمبورن چونکە من ماوەیەکی زۆرە بەڕاستی بە بۆنەی کاری پەرلەمانیەوە دوورم لە کای هوەر بە حکمەوەی کاروبارەکان زۆرن و ئەوانە لەبەر حرمەتی جەنابت و ئەم بەرنامە جوانش و بۆی ماوەیەکی زۆری شە دوورم هەر هیچ نەبێ بەم دوو گۆرانیە ئاشتیان کەینەوە ئینشاءڵڵا ئێمە شەرکەینە بەرنامەوە خۆزانانی ئەمە وەکو ڕاستەخۆوە ینی تۆمارکردنی ستودیۆکان نییە گۆرانیەک دانی کەم 2 سعادانی بۆ پرۆڤ و لەگە برادرانی ژەنیارەکان ناو بۆ خۆ دەزانیا دقەیەک چونێ ئێوەتەوتێکمان کرد و گۆرانیەک دروست بوو بەڵێ پێگومە ینی ڕەنگە کەم و کوڕیش هەبێت بەڵام خەڵک دەزانێت بەڕامەی ڕاستەخۆ و باشتر ینی تەسجیل و تەسویر واتە وێنەگرتن و تۆمارکردنی دەنگ بە یەکەوە تۆزێک قورسە بێگومان وایە لەبەرەوە دڵنیام خەڵک بۆ دڵە گەورەی خۆی بینەرەکان بیستەرەکان بۆ دڵە گەورەکان دەزانێت وزاکە چۆنە دڵنیام گلەیمان لێ ناکەن ئینشاءڵڵا ئینشاءڵڵا چی بۆ ئامادەکردن ساخ کاکە گۆران وەڵایی پێمان خۆشە لەگەڵ کاکە نێچیرە دوێتێکتان پێشکەشکەین کە چونکە مادەم هەردووکمان میوانین و لەم پرۆگرامە جوانە هەڵبەت عرف و عادەتی کوردوایە چاوەڕێوەکەن کە بەیەکەوە شتێکی زۆر معقولە و ئێوە خاوەن تەلەڤیزۆنەکەشن خاوەن زۆر سپاس بەڵێ خۆشەویستان ئازیزان پێشەوەی کۆتایی بە بەڕامەکە بین بە گۆرانیکی دوێتی کاگۆران و کاگنێشیروان ئەگەر پەیامی خۆتان بگەن بۆ ساڵ یادی دامەزرانی کەناڵەکە بۆ پیرۆزبایی شتێکتان هەبێت بەڵێ لە کۆتاییە دەستخۆشی لە جەناب دەکەم بۆ بەرنامەکە ئومێدەوارم هەمیشە سەرکەوتوبی کاک میدیاجان پیرۆزبایی گەرم ئاراستەی کەناڵی دیمەنەکەم بۆ یادی دامەزراندنی بە ئومێدی ئەوەی کە ئیشەڵا پەرەبەن بە بەم کەناڵە جوانە و هەنگاوی تر بە هاوێژن بۆ بەرنامەی هوەری و بەرنامەی جوانی ئەوا کولتوری کە
مۆرکی کوردی پێوە دیار بێ ئومێدەوارم لەسەر جەم پرۆگرامەکانی تریشیانە سەرکەوتوو بن دەستخۆشی لە برایانی ژەنیارەکەم کاک حەمید و کاک ڕەحیم و کاک وەلید و کاک داندۆی خۆشەویست وە لە گروپی هەڵپەڕکی ئەستێرەکان ماندوو نەبن ئەو خوشکە جوانم و ئەو برا جوانانم ئومێدەوارم هەمیشە سەرکەوتوو بن و کامێرەمانە بەڕێزەکان و سەرجەم کوردستانیانی ئازیز جارێکی تر ڕێز و سڵامان هەیە بۆیان هیوادارین بە گەورەی خۆیان بمانبورن بە خێراتنی کاگنێسیری شەکەم خۆشحاڵی کردن ئەمڕۆ لەم بەرنامەیە ئومێدی سەرکەوتنە بۆ خوازم سپاس دەکەم و سازی خۆش بێت منیش لەلایانی خۆمەوە کاک میدیاگیان دەستخۆشی و لێ یەکەم هیوای تەمەند درێژی ئینشەڵڵا کاری جوانتر و باشتر و پیرۆزبایەکی گەرم ئاراستەی کەناڵە جوانەکەی دیمەنەکەم ئینشەڵڵا هەر پرۆگرامی جوان و ئاوا بەرنامەی کولتوری و جوانمان پێشکەش بکەن سپاس بۆ ئەو موزیکشە نەبەتوانیان نایانە هەر بمێننەوە برا خۆشەویستانە برایانی پشکامێرە گروپە جوانەکەی ئەستێرە بەڕاستی جەوەکەیان گەرمتر و خۆشتر کردبوو هیچم نەماوە پێی گەورە بووم لەگەڵ کاگۆران و بەڕێستان کە پرۆگرامێکم پێشکەش کرد ئەمڕۆ عەفوو بە هیوای تەمەندرێژی و بتوانین کاری باشتر و جوانتر بۆ بینەروی سەر پێشکەشکەین ئینشەڵڵا دەست و چاوتان خۆش بێ قسوورتان نەکرد لەشتان ساغ بێ بەڵێ عەزیزەکانم خۆشەویستان لەگەڵ دووبارە ڕێز و حورمەت و سڵای براتان میدیا حوسێن لە بەرنامەی ئاوازی ما لە کەناڵی دیمەنەوانێ دوا بەدوای ئەم دوێتە بەخواتان ئەسوێرم تا حەڵقەیەکی تر خواتان لەگەڵ شەو و شەوگاتان هەر شاد بێت. گوڵم بە جوانیت ئای دڵە گیان منت کردوە شێت گوڵم بە جوانیت ئای دڵە گیان منت کردوە شێت شەرمێ شێتانە ئای شێتە گیان ڕێگە بگرم لێت شەرمێ شێتانە ئای دڵە گیان ڕێگە بگرم لێت خەندانەکەی ئای دڵە گیان بە قوربانی خەم قەت خەندانەکەی ئای دڵە گیان بە قوربانی خەم گۆشەی تەنیایی ئای شێتە گیان نەکەی باودەم گۆشەی تەنیایی ئای دڵە گیان نەکەی باودەم هەموو برینێک چاکە بێتەوە هەموو برینێک چاکە بێتەوە پێش و ئازاری تخوا دڵە گیان کەمە بێتەوە پێش و ئازاری تخوا شێتە گیان کەمە بێتەوە ئەی گوڵم بە جوانیت ئای دڵە گیان منت کردوە شێت گوڵم بە جوانیت ئای دڵە گیان منت کردوە شێت شەرمێ شێتانە ئای دڵە گیان ڕێگە بگرم لێت شەرمێ شێتانە ئای دڵە گیان ڕێگە بگرم لێت هەی 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 مەڵێ نازەکەی ئەی وەی دڵە گیان ئاخر چی دەوێ مەڵێ نازەکەی ئەی وەی دڵە گیان ئاخر چی دەوێ نامەوێ کەسی تخوا دڵە گیان وەک من خۆش بێ نامەوێ کەسی تخوا دڵە گیان وەک من خۆش بێ
دڵپیز نیم گومان لە پاکیت ناکەم دڵپیز نیم گومان لە پاکیت ناکەم بەس خەندەی لێوێ ئەی وای دڵە گیان بۆ کەس حەز ناکەم بەس خەندەی لێوێ خوا دڵە گیان بۆ کەس حەز ناکەم ئەی گوڵم بە جوانیت ئەی وای دڵە گیان منت کردوە شێت گوڵم بە جوانیت ئەی وای دڵە گیان منت کردوە شێت شەرێ شێتانە ئەی وای شێتە گیان ڕێگە بگرم لێت شەرێ شێتانە ئای شێتە گیان ڕێگە بگرم لێت جانەی جانەی جان هەی زەشکێنێ ئای دڵە ژیان دڵی تۆی عەزیز هەر کە زەشکێنێ ئای دڵە ژیان دڵی تۆی عەزیز عومری هەڵوەرێ ئای شێتە گیان وەگەڵای پاییز هەر کەسێکەدا ئازاری ژیانت هەر کەسێکەدا ئازاری ژیانت ڕۆژی سەد کەڕات وەی وەی دڵە ژیان بێ بە قوربانت ڕۆژی سەد کەڕات ئای شێتە گیان بێ بە قوربانت ئەی گوڵم بە جوانیت ئەی وەی دڵە گیان منت کردوە شێت گوڵم بە جوانیت ئای دڵە گیان منت کردوە شێت شەرێ شێتانە ئای شێتە گیان ڕێگە بگرم لێت شەرێ شێتانە ئای شێتە گیان ڕێگە بگرم لێت هەی 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 دەستم بۆ ملید نەبووە گەردانە دەستم بۆ ملید نەبووە گەردانە چۆن وێران نەبم دڵ سەرگەردانە چۆن وێران نەبم دڵ سەرگەردانە ژیانم بۆ تام ئەی وەی دڵە گیان غەم و پەژارم ژیانم بۆ تام خوا دڵە گیان غەم و پەژارم ئەی گوڵم بە جوانم خوا دڵە گیان وەک ژەهری مارم خەندەی شیرینم خوا بێ ملکیان وەک ژەهری مارم دڵم بە جوانیت ئەی وەی دڵە گیان منت کردوە شێت گوڵم بە جوانیت ئەی وەی دڵە گیان منت کردوە شێت شەربێ شێتانە ئەی وەی شێتە گیان ڕێگە بگرم لێت شەربێ شێتانە ئەی وەی شێتە گیان ڕێگە بگرم لێت هەڵا 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 ئەی مرۆڤ بەو کاتەی ئای دڵە گیان کە یارێ دەگرێ مرۆڤ بەو کاتەی ئای دڵە گیان کە یارێ دەگرێ ئەبێ وای دانێ ئای شێتە گیان لەگەڵ یا بمرێ هەرامی لەبەر خەڵکا سووشیە هەرامی لەبەر خەڵکا سووشیە بەڵام لەگەڵ یار ئای شێتە گیان نیشانازیە بەڵام لەگەڵ یار ئای دڵە گیان نیشانازیە ئەی گوڵم بە جوانیت ئەی وەی دڵە گیان منت کردوە شێت گوڵم بە جوانیت وەی وەی دڵە گیان منت کردوە شێت شەرێ شێتانە ئەی وەی شێتە گیان ڕێگە بگرم لێت شەربێ شێتانە ئەی وەی شێتە گیان ڕێگە بگرم لێت
نیمەنە تایبەتی پیرۆزە ئەو ساڵیادا هەی بۆچی بێدەنگیت تو خوا دڵە گیان بۆچی خەیاڵم هەردۆ شیرینی هاوار دڵە گیان بۆ ژینی تاڵم وشەیەک بڵێ تو خوا دڵە گیان بۆ ئەم دیدارم بێدەنگیت بۆ تا تو خوا دڵە گیان بەتی سێدارم لە بێ وەڵامیت خەریکە شێت بم لە بێ وەڵامیت خەریکە شێت بم آخر هەتاکەی تو خوا دڵە گیان من چاوەڕێت بم دڵی باخەکەی تو خوا دڵە گیان بەهاری عەمرم بۆ وشەیەکێت تو خوا دڵە گیان خەریکم ئەمرم بۆ وشەیەکێت تو خوا دڵە گیان خەریکە ئەمرم هەی دڵم بە جوانیت ئەی وەی دڵە گیان منت کردوەش دڵم بە جوانیت ئەی وەی دڵە گیان منت کردوە شێر شەر بێ شێتانە ئەی وەی شێتە گیان ڕێگە بگرم لێ شەر بێ شێتانە ئەی وەی شێتە گیان ڕێگە بگرم